ئازیزان خۆشەویستان خۆمان زۆر بە خۆشحاڵ دانی ئەمڕۆ کە هاتینە ستودیۆکەی مامۆستای زۆر بەڕێز مامۆستایە کە ساڵانێکی زۆر خزمەتی کردووە مامۆستا عومەر کە بە مامۆستا عومەری چەلۆ ناساوە عومەرجان زۆر سوپاس دەکەین بۆ ئەم چاوپێکەوتنەوە ڕێگە و پێدان بینە ناو ستودیۆکەتەوە و هەم یعنی دڵم کرا بە ئەوەیە پێشتریش بە هاتماتە خزمەت جەنابێت بەس یعنی زۆرم پێ خۆش بوو کە هاتمە ناو ستودیۆکە بەلای بەڕێزێ بەخێربێن سەر چاو تۆ ئازێتان کێشە ئەم ستودیۆ خۆتانە ستودیۆ ئەو نەرمەندانەیە کە هەمیشە کاری جوان و کاری داهێنانیان پێەیە لە خزمەت هەموو ئەو نەرمەندانم کە ئەنی ئەتوانن خزمەتی بە هونەری کوردی بکەن سەر چاو زۆر سپاس سەرەتا بە پرسیارمان لەسەر ستودیۆکە بێت بەڵێ ستودیۆکی هونەری جوانە دەستخۆشی و یەکەم بەڕاستی جێگەی شانازیە بەڕێستان توانێتانە لەم شوێنە ئەم ستودیۆ جوانە بنەخشێن و ئەم بەرهەمە جوانە تۆماکەن ئەم ستودیۆکەی دابەزا مامۆستا عومەر وڵای بیرۆکەم ستودیۆم لە ساڵی نەوەکانە ئەمی ستودیۆدانم بەڵام بۆی حیسار و بەهۆی ئەو وەزعی جەنگ و مینی عێراق و ینی هەرێمی کوردستانوانە تاخیر بوو بۆ ساڵی 2000 لەو کاتەوە شتم بۆ بنیاتنا ئەتر تەبعاً بە تەجیل و بە سپیکەریین و هەرجاری شتێکمە کڕی وردەوە لە تا ساڵی 2000 کۆمپیوتەرم کڕی ساڵ 2003 کۆمپیوتەرێکی فێرشەکەیم گۆڕی شتی تازەتر هاو ئەتر ساڵ بە ساڵ شتی تازەتر مەکری ساوند کارتم بۆ کڕی جیازیکە مەکری کێبڵ مەکری ترا وردەوە دەوای هاو لە 2023 و من مەجموعەیە کاری جوانم کرد بۆ کورسات و بۆ تەلەڤیزیۆنەکانی ئەو کاتە هی مناڵانی گەورە موزیکی بەحەت یعنی ئیتر محاولەم کرد چەکانی تر لای خۆم بڕیکۆشکەم لەو کاتەوە زیاتر دەستم کرد بە ئینتاج زۆر باشە یەکەوە سەرباسی ستودیۆکە جاریتر بەزێ بابی لە سەرەتای مامۆستا عومەر کە کاتێکە قوتابی بوو کاتێکە خەریکی خوێن بوو چۆن هاتە ناو کایە هونەریەکەەوە چۆن حەزی لەمە کرد بۆ مەجای تری هەڵە بژار ڕاستە ئێمە ساڵی هەفتاکەم کە لە چوارباخ بووین تا باوکم دوکانی بوو بەرامبەر چالێک قوتابخانەکان لە سەرکارێست جاو کاتە چالێک قوتابخانەکان منبعی هەموو هونەری سلێمانی بوو بەڕەحمانی مامۆستا ویلیەم و خالید سەرکار و بۆ مامۆستا فەڕەسی زاوت و مامۆستا حەمە حوسێن و مامۆستا فەرید میرداکاش و سەلاح ڕۆف و زۆرنی مامۆستاکان لێوە بوون لە بەشی موزیک حتا مامۆستاکانی کەشکە لێوە مۆزەفون مامۆستا سنکۆ عەزیز بەڕەحمەتی زۆرنی مامۆستاکانی کە ئەوانی کە لێدم لە ماوەن ئەنیکان ئیتر مناڵ بووم لە تەمەنی 9 ساڵ کە ئەمبینی هەموو تەلەبەیە بەڕۆ کەمانچیان پێیانێکی لە تەلەبانەش من بوو پێێت بە دڵنیایە زۆرینەی لێوە سەرچاوی گرت بوو ئیتر زوو سەختم لە باوکم کرد باوکە خوا شتێکم وکرە باوکە حەزم لە مۆسیقایە با من شۆکۆوان ئیترەوە بوو کەمانچێکی بۆ کڕیم لای کاک سەباحی سەنتۆر لێ بووی هین کردم چاکردن و تەشتی بۆ گۆڕی ئیتر ئەوە بوو بە سەرەتایەک بۆ حەزی مۆسیقا دەستم پێ کرد لای چی مامۆستایەک دەستی کرد لای مامۆستا فەڕەنسی لای مامۆستا سەلاح ڕۆف یەکەم جار لای مامۆستا خالید سەرکار هێشتا بەشی پەیمانگەیم لە جوانەکان نەکرا بووە ئیتر لە ساڵی 83 و 84 ئانەیە زیاتر کە پەیمانگا کرا بوو جا لای مامۆستا فەڕەنسی زیاتر وانم خوێن لای مامۆستا ویلیەمی حەنا بەڕەحمەتی ئیتر ئەوە بوو تا ساڵی 85 مامۆستا فەڕەنسی ساوە دەستی کردمەتی تۆ هەموو ساڵی تو ئەڕۆیت وەتی ترەبێ سابت بی لێرە ئێتمام ساڵای نەمزانیەوە کە کاتی مەکتەبیش ئەبێ بێتەوەتی با کاتی مەکتەبەوێ بێت و بێتتر لەو کاتەوە تیپی مەسقای دیلانی دابەنسران منێکێ بوون دابەنسرێنە یان لەگەڵەوانە مامۆستا فەڕەنسی بەشداری چەندین فستیڤاڵی ساڵانەی چالێکی قوتابخانەکەمان کرد و شاری سلێمانی ئیتر وەلحەسەڵکو بە تیبی مناڵان یەکەمی هەموو عێراق بووین چەندین ساڵ هەر ساڵی لە محافەزەیەک لە پارێزگایەکە کرا بڵین ساڵی لە کەرکووک کرا ساڵی لە بەخا کرا ساڵی لە هەولێر کرا ساڵی لە دووە کرا تر ئەوە هەر ساڵی لە شوێنێکرا خۆش بەختانە تیبەکەی ئێمە یانیەکوی تیبی مۆسیقای مناڵانی دیلان بەسەر پێشی مامۆستا فەڕەنسی مامۆستا ویلیەم و خالید سەرکاروان
هەموو ساڵێکم بووین ساڵێکم بەڵێ مامۆستا عومەر بە چ ئامێرە بەشداری کرد لەو تیپی دیلانە یەکەم بەشداریم بە ئەمێری کەمانچە بوو بە ئەمریکامان بە ئەمێری ڤایلین کەمانچە بەڵێ ئێتر کە هاتینەوە لە کەرکووک ساڵی 1970 بوو کە هاتینەوە سێرم کرد چلوێ لە ستۆدیەکە بوو لە چارێکی قوتابخانەکان بەڵێ. ئەمی بە تەختە دروستکرا بوو ساڵی هەفتاکان دروستکرا بوو کۆن بوو زۆر ئیشیشیتیا تۆمار کراوە وەختی خۆی کە چۆلەکەم بینی وا مەزانی بە کارەبا ئیشەکات بەڵێ مامۆستا ویلیەم تەواان زۆر بە حەزەرەوە ئێش دەستکاری ئەمریکین کاتێک چون مامۆستا ویلیەم ئەو ئەمێرە چێوتیوە چلوێتی حەزی لێت ماڕوەڵڵا تمە چۆن ئیشەکە وا مەزانی بە کارەبا ئیشەکە بەڵێ وڵاکە دەستێک منیاو تڕکێک بیاوتم مامۆستا ئیشەکان چۆن ئیشەکە هەنی چکە و کاتە ئەمریکەم بوو ڕاستۆخۆ نەمانتوانانی ئەمریکان زۆر ببینین تر خەیاڵی مناڵیش خۆتە زانی چۆنا شتەکانی لا گەورێت دنیا و لا گەورێت دنیا بەنایکەیە ناوێت جا بە حەزەرەوە دەسیتە شتەکە بۆی نشکێت چکە هینی نیوەکو ئێستا نەبوو ئەو نەش زۆرە بە ئارزوو و بشکێت شتیکە یێتەوە شوێنی لەو کاتەیە بەدیمانی مامۆستا عوسمانی چەلۆ بڵێن نەگەیشتیت زۆر یەکە مامۆستا عوسمانی چەلۆ بوو ساڵی 76 لە مەکتەبی بێکەس ئەو کاتە لە چارباخ بەڵێ بەڵێ دەرسی سرودی پێوتین وا بوو تاوانەوەی یەکەم خۆشەویستیم بوو بۆ مۆسیقا و تیپی مۆسیقای سلێمانی و کە مامۆستا عوسمانی بینین چا مامۆستا ئازادیشمانە بوو ئەو لە کۆرسی تیپی سلێمانیا بوو بەڵێ خشتی رێژێ بوو ئێتەکە ئەمانە مەبینی دایمە چالاکیان نەبوو لە تیپی مۆسیقای سلێمانی ئەو لەوە مامۆستاکەیە کە شەو لە تەلەڤیزیۆنی ڕەشوسپیا ئەمان ڕەشوسپی بوو ئێتر زۆر خۆشحاڵان مامۆستا عوسمان ناو باسی ئەمە قەوسی ڤایلینە کەمانچەیە ئەمە کەمانچێ و چواروەتەر و ئێتر کە بووی لێت خوا مامۆستا دووباری کردخواهەیە مناڵی ابتیدایی دەرسێکی چەلۆ لای مامۆستا عوسمان خوێن نەوەڵڵا وەکو دەرس هیچ دەرسێکم نەخوێن بەڵام ئەو وەکو مامۆسای سەرەتاییمان بوو مامۆستای سەرەتایی ئێتر لەو مەنتەکەیە نەماین هاتیە سابونکەران پیانە و گاوران و ناوە ئێتر چوومە مەکتەبی زێوەر لێەوە چوومە چالێک قوتابخانەکان ئێتر مامۆستا عوسمان ساڵی 1970 ئاهات زۆر لەگەڵمان بەشداری ئەکرد لە ئۆپەری توشتەکانە مامۆستا سەلاح بەشداری کرد مامۆستا نۆر بەشداریکردن قرداخی زۆرنیان بەشداریان نەکرد زانێ مەحمووە ژار زۆرینی گەنجەکان هاتن لەگەڵمانە هاوکارە بوون تر مامۆستا عوسمان تاوان کە ئەمبینیەوە لە چالاکی زۆر خۆشحاڵە بووم کە خۆم فێری مۆسیقا بوو مامۆستاکەشمە بینم مامۆستا عوسمان خۆشتی کەسێکی کراوە بوو زۆر خۆشیە بوو خۆشتی نشتی من و مامۆستا عوسمانەوە بوو ئیتر لە ساڵی 89 من چوومە تیپی سلێمانیەوە باڵیان کردم وەکو پێویستێک کە چون زۆرنی گۆرانیەکان ڕکۆردمان نەکرد من تەلەڤیزیۆن مامۆستا فەرسی بەڵام بە خۆشحاڵیەوە منیان ئەختیار کرد بۆ تیپی موسیقای سلێمانی تر کاتە چوون لەگەڵ چەند برادەرێکمان ئەوانیش عازفکەمان و کۆرس و این بوون لەوێ ڕۆژێکان تبریمان نەکرد لێنی کاروانچی برای کاروانچی برای کاروانچی بەڵێ ڕاهێنانیان نەکرد تر خۆمان بەڵێ وەزام ئاوازەکەشی مامۆستا خەرداخی بەڵێ شعرەکەی شعری دڵشاد مەریوانیە وەڵا تاکید نەشارە تۆزە دڵنیام بەڵێ ئەو کاتێک کە هۆبرای کاروانچی تۆمارەکە بەڵێ من لە ستودیۆکە لە کۆنتڕۆڵ بووم لەگەڵ مامۆستا داوای دەکرد ڕاستەکەی جا تووڕا بوو بەڵێ ئەو کاتێک نازانگە بیتە ئەو کاتێکە کەمانچکەی فڕەیە وڵایەوەم بیر نابێت چەند ڕۆژێک خەریک بوون ڕۆژێک ڕۆژ لەوێ بووم تەجیلاتی ئەو کاتە ڕاستەخۆ هەموو ئەمێرەکان بێکەوە بوو کۆرس بێکەوە بوو کەس غەڵەتی بکردەوە سەر دووبارە بێتەوە جا ئێمە بەیانەکەی تەبریمان کرد دوای نەڕگەیت بچین بۆ تەجیلات وەڵا لەگەڵ برادەرانە چوویمەوە مەسبەحی مامەیارا بوو کراوە بوو وڵا چوویمە مامۆستا ژێرەمە لەمەکرد سەر مەڵبڕیسێکە مامۆستا عوسمان لە تەنیشتمەوە لە ئاوەکەیە ئەو نەتەریق موتی نابابەجان ئەو نەمتەوازە بوو مامۆستا عوسمان من شەرمم لێ کردەوە نیە مامۆستام بوو لە سەرەتای وڵەتی مۆسیقای سلێمانیە عازف چەلوێ مامۆستامان بووە شەرم لێ کردوتی نابابەجان وتی زۆر تەبیعیە ئەمە وەکو هاوڕێ وتی زۆر تەبیعیە بابەجان ئاساییە مەلی خۆ بکە لەدایەوە خۆمان گۆڕی چینەوە بەتی دەستمان نەکرد بە تەجیلات تا نیوە شەو تا مادەیەکمان تەواو کرد چەند ڕۆژێک یادەوەریەک بوو لەگەڵ مامۆستا عوسمانە
دەست خۆش مامۆساگیان ئەو یادگاریانەش خۆشەکە باسی کرد بینەوە سەر باسی ستودیۆکە ئەم ستودیۆی کە هەمانە کە بەڕێزی ئیشی زۆر تیا کردو و ئەرکێکی زۆری کێشاوەتە بە هەل لە دروستکردنی و هەم لە کارەکان چۆن چۆنی ئەنجام ئەیرێت پێشتر تۆ بە منەوتی ئیشم بۆ تیپ مۆسیقای سلێمانی کردووە تیپ مۆسیقای سلێمانی وەکو تۆ زێرە بە گۆش باسمان کرد ئیشەکان بە جەماعی بوو باسی ئەوشتەوە هەموو کەمانچەکان و هەموو قانون و عود و چەلۆ هەمووی بەیەکەوە دانیشن لە یەک کاتە کۆرسیش لێوە بوو گۆرانی بێت لێ بوو ئەوە نەبوو تراکات بێت ئیشێ بۆ تیپ مۆسیقای سلێمانی کرد هیچەکە هێنایە ماڵەوە بۆ کردنیان چۆن بڵێن لە دوای 2000ەوە ساڵی 2000ەوە نظامی کۆمپیوتەر و نظامی دیجیتالوانە باڵی کێشا بەسەر هەموو کایەکانی ژیانە لە هەموو عالەماوە بەڵێ لە هەموو دنیا ئەم چەند ساڵە ینی دنیا زۆر بەر و پێشەوە ڕووی ئێتر تاوانە ئەو پێشکەوتنە کوردستانیشی گرتەوە خۆشبەختانە چونکە کوردستان دەرگای وڵایە بەر کورد واحیە زۆر واحیە بەرامبەر بە هەموو دنیا کراوەیە وەکو پێم وتی سەرتا کە من دەستمایە ئیشی کۆمپیوتەروانە لە مەجای مۆسیقای ستودیۆ و ڕۆژانە وردە دەستم پێ کرد ئێتر مۆسیقای میدی بۆ مۆسیقای وردە تۆمارکردن ئەوترەوە وتی مۆسیقای سلێمانی حەزیان کرد مادەی لێرە تەجریکردن وەکو کە دەستمان پێکرد زۆر چۆن چۆنی تۆمارتان کرد ئەمە بەستەکەم ئەوەیە خۆ ئەوە نەبووە کە وەکو جاران هەمووی دانیشتەوە مایکرۆفۆن طبعا مادەیە کە ئینەکرێ ئێستا ئەگەر سکۆرێ بێت زۆر مادەیە سونەتیە زۆر مادەیە نۆتەی نییە زۆر مادەیە نۆتەی تیبی سلێمانی مادەکان هەمی نۆتەی هەیە ئیتر پێم وتر کە جارێ با کەمانەکان بکەین کەمانی یەک بکەین جا دوای کەمانی دوو دوای ڤیۆلا دوای چەلۆ دوای ئامێرە سۆڵۆکان کلارنێتە فلوتە ئەمانە هەمی بە تراکتراکەکرێت خۆشبەختانە ئەم تراکانە تەبانەوەنە هەم کوالیتی بەرزە هەم ینی چۆن بەجاری زۆر تیا بە ئیسراحەت کە تۆ دەستکاری بکرێت لە دوای تۆمارکردن دەستکاری بکرێت چکە پێشووتر هەنێ وردە خەڵەتی ئەڕۆشت بەسەر هەرچەندە کە ئەو ڕۆحێتوی نەش ئەو نەپتەوە بوو بە لە ناومانە بۆ مادەیەک جاریوە بە ئێمە لە تیبی دیلان 6 مانگ تێبران لێک مۆسیقایە کرد 6 مانگ ئەڕۆ ئاهاتینەوە ڕۆژینەوە وەکو چۆنەڵی پێشنیانەڵی خەڕەکە وەکو 6 مانگ ئێمە تەبنیان لە مادەیەکە یانتی مۆسیقای سلێمانی جارێ بە 2 مانگ تەبنیان لێک مادەیە کرد ئامادەیان کردو بەڵام ئێستا پێویست ناکە ئێستا چەند ڕۆژێک هەم توانای عەزفەکان باشە هەم توانای ئیمکانێتی تەکنۆلۆژیاکە باشە هەم توانای ئەو کەسانە سەلیقەی ینی تۆمارکردنەوەوانە ئەکەوێتۆ سەر سەریقە دوو ڕۆژ لە شوێنەکەیان ڕۆژێک تەمەنیەکی تەواوەتی تیاکەن کە لە مادەکە تێبکەن یەنە ئێرە لە ستۆدیۆکەیە ئێترەوە بیرهێنانەوەیەکەن و مایکدانین و بەپێی حەجمی ئەو چەند عازفن تراک دەست پێکەین نەچوە هەڵە بێت لەکوێ شتێ بێ ئەوەستین کە تێکەین و دەست پێکەینەوە بۆ جۆرە دەست پێکەین و دوایی بەڵام تۆزە منتاجەکەی قورسا چکە تقریبن تراکان زۆر زۆرە ئەمە هەموو کەسێ ناتوانێت نەک ناتوانێت ئەتوانێت بەڵام کاتی ئەوێ مێشکی ئەوێ چاکردنی ئەوێ وردەکاری زۆر زۆر ئەوێت ئاوای یانی ئیشەکان ئاوە دەستمان پێ کردووە مامۆستا عومەرەگەر لە یادی بێت یەکێک لە گۆرانیەکانی پێشتر توێن لە کۆمپیوتەرەکە گەمان لێ بێ ئێستا من سەرەتا ساڵی نەوە مامۆستا فەڕەنسیس وتی خۆتان خەریک بن دەستکەن بە گۆرانی کورتی و مۆسیقاوشانە دەستکەمەدانان ئێتر هەوڵمانە ینی چەند وانەیەکمان خوێن لای مامۆستا عەبدوڵڵا ئاوا جارجار دەرسێکی پێوتینیان
سەردانێکێکە کە لە بەقایانی کە لێرە بوو ئەو سەردانێکی یان کاکە هەندیرێن یان مامۆستا دکتۆر عادل حەمەکەریم ئەو جاریوا وانەیەکی پێوتین کۆیەکردنەوە وانێکی پێوتین یان خەمگین فەرەش ئێتر ئەمانە یا مامۆستا فەڕەنسی خۆی بەردەوام لە مامۆستا ویلیەمی حێنا مامۆستا خالیل سەرکار ئەمانە هەر جاری عین بڵێن نەماین کە لە دوو مانگە محازەرەیە شتێک ئەوە شتێکی بچووکمان نەبوو ئێتر ئەمانە کۆمانە کرد ئەمان نووسی و خۆمان فێری شتەکە مۆسیقا و دانانەوە شتان ناکرد من یەکەم محاولەم ساڵی 90 بوو مسقایەکم دانا بە ناوی جوانی سروشتەوە کاک ئارانی برادەر مۆسیقای گۆرانیکی دانا دکتۆر ئاری کە ئێستا لە بەریتانیا کاک ئالانی برا عەسوی چێکات نا کاک ئارام ئێستا دکتۆرە دکتۆر ئارام بەڵێ ئەویش مۆسیقایەکی داناوە یعنی سێ پاشە مۆسیقامان دانا دکتۆر عەبدوڵڵا ئەو کاتە پەیمانگای هونەرجوانەکانی تەواو کردبوو بە سەردانێکە ئەو چالێک قوتابخانەکانی گوێی لێگرتین ئێتر داوای ئەو ئیشەکەی منی کرد وتی ئەو بە سکۆرێ وتم بەڵێ وتی یارمەتی قەڵەمێ بێنی قەڵەمێکم بۆ برد و سکۆرەکە عەلاماتی نیشانەی پرسیاری دانا لەسەر کۆردێک زۆر دڵم خۆش بوو چکە خۆم یەکێ شتێکم پێ بڵێ ئەمە خەڵەتیان لە هەموو شتێکی هەڵەیە کا مەسەن شتێکی ڕاستی بۆ دروستە بێت زۆر ڕاستە وەڵاکە ئەوەی کردووەتی ئەم کۆردە وتی دەستە خۆشبێتی لە هەر سێ مادەکە منەوەی تۆم لاپەسەند بووە بۆیە حەزەکەم وتی ئاساییە کەمێ قسە لەگەڵاکەم بۆ ئەم شانە ڕوونکردنەوەی شتێکە پێ بڵام وتم بەڵە ئەو کاتە یعنی ئەتر لەوە موسیقەکەم پێیانی کە کەسێکی ئاوە زۆر بە تەواو هاو نقطە بە نقطە وتی ئەم کۆردە لێە بۆچی ئەو واداناوە زۆر نزیکە لێکەوە بەڵام ئەم تۆ نەبخەرە ئەوێ لە ئەو کاتە میلۆدیکا بوو چی میلۆدیکایەکمانیوتی ئەم تۆ نام خەرە ئەو میە بخەرەوە ئەم سۆڵ بخەرێ ئەو بکە وتی هەرە هەمان شتە بەڵام تۆنەکە فراوانە کۆردەکە فراوانە بێت کەوای ئەیتەکەوای من لەو کاتەوە معجیبی دکتۆر عەبدوڵڵا بووم ئەمزانی کە ئیتر ئەوە بێ بە منبع بێ بە سەرچاوەی زانستەکانی من ئەن چ پرسیارێکمەوێت چ شتێکمەوێت اینجا کەسایەتەکێشی ئەو نەخاکی و ئەو نەجوان و ئەو بەخشندە بوو ئێتر من لەوە زیاتر بووین بە هاوڕێ بوو بین و زۆر سوودم لێبین تا ئەم ساتە وەختەش وتمانەکە جوان لە شتێ اینجا هەمان مادا کردم بە گۆرانی مۆسیقا بوو بوورە دوای گۆرانێکم دانا ئەو گۆرانە وتی ئێستا کەوتی لەم کاتەیە کرد ڕێکۆرد دیکەین وتی زۆر جوان دەرناچێت وتی چونکە ئەو کاتە ئەف و میکسەر و ئانا بوو وتی تەمرینی زۆر ئەوێت و جوانش دەرناچێت بە دڵی خۆمان دەرناچێتی بای بیکەین بە پیانۆ چەلۆ هەمە ئەمێرەکە و دەرەکەوێت هەم مادەکە شتێکی تازە و جوان دەرچێت بە قسەم کرد ئەم گۆرانەی تاڕەسۆل لێ دەرچوو ئەو کاتە هەندێک عومەر بووی تەسویرکردین لە سەر چنار
دەستخۆشی بۆ ئەو کاتەوە بۆ ئێستش کە ئەمادێتەن لە ئەرشیفا پاراستووە دەستان خۆش ئەمادەیەکی جوانە ئەمە یەکەم بەرهەم بوو کە مامۆستا عومەر دەستی پێ کردو بە ئاوازی خۆی. بەڵێ طبعا ئەمە و لەگەڵ گۆرانی کە بۆ تاڕسڵمدا داوکاتە گۆرانی ڕێڵە ئەم گۆرانیان ئینی شعرەکەی خوێن بۆ دکتۆر فەرید بەرزنجی بۆ یکیان محەممەد عومەر عوسمان بوو ڕێهێڵە طبعا هەردوو مادەکەشم ئێستا لەم کاتەیە نیوە کردوتەوە زۆر باشە بۆ ئەزمون و کارەکانی تەواو بۆ کە نیوە کردوتە ئێشتا ماوێتی بەڵێ تاوام کردو بڵێن ئین تاوام کردووە وەکو دەنگ بەڵێ وەکو دەنگ هەمیم تاوا کردووە بەداخەوە لە کلیپێکیان ئەوەی ڕێڵەکە لە کورسات کرا بەڵام زۆر نەوەکو دەنگ بەدڵم بوو نەوەکو کلیپیش بەدڵم بوو ئەتر حەزم نەکرد زۆر بڵاو بێتەوە ڕاستی ڕاوگرتووە کرد بەڵێ مامۆستا عومەر لە بواری هونەری مناڵانە کاری کردووە ئێمە خۆی وەختی خۆی چکە لە مناڵی و دەستمان پێ کردووە لە چالێک قوتابخانەکان ئەتر لەو ئەخیرەیە یعنی بڵێ هەر لە سەرتاوە پرسیارەکە ئەوەیە کە مەسەڵەن ینی بۆ ئەوە پرسیارەکەمەوە کە تەمەنەکەتان بوون بە مامۆستا و ئیشتان بۆ مناڵان کرد خۆمان چکە لە مناڵیەوە لە قوتابخانە لا مسخای بووین ئەنجا ئیشەکانیشمان لە چالێک قوتابخانەکان علاقەی هەبوو بە مناڵەوە وایە بە چالاکی قوتابخانەکانی ئەو بڵێن زۆرین ڕۆزەکان زۆرین مەکتەبەکان ینی ئۆپەرێتە کرا گۆرانی کرا بەڕحمە لەگەڵ مامۆستا ویلیەم و لەگەڵ مامۆستا فەڕەنسیسا لەگەڵ مامۆستا خالیدا چین بۆ مەکتەبەکان بۆ ڕۆزەکان یارمە هاوکاریمان نەکردن چەلۆ کەمانچوانە مامۆستا ویلیەم بە ئۆکردیۆنێکەوە ئیتر مادەمان بۆی نەکردن تەجیلمان نەکردیتر بە هەر چۆن ئێبێ لە ڕۆزەکانە هاوکاریمان نەکردن فستیڤاڵ و کۆنسێرت و ئینی ئاهەنگی بچوک بچووکۆوانە دائیمە لەگەڵیان بووین تر من وەکو خۆم وەکو مۆسیق گۆرانی ناڵان لە ساڵی نەوەکان دەستم پێ کرد بۆ چکە خولیان بوو بەڕاستی چەندین گۆرانی مناڵانم کرد تەمان خولیان بوو دایمە شتی تازەتر کەم ئاهاتم کۆرسێکی زۆر مێنا ئامێرەکان یەکێک دەرەکەەوە یعنی بڵێن کاک عادلی برادەرم ئەو بە کەمان شەو تر لەگەڵ بەڕەحمی بێتوانە فەرج بە پیانۆ یان چەند عەسپیکە بە پیانۆ خۆشم بە چەلۆ ئەتر بۆ ئوسلوبە دەستمان پێ کرد چەندین گۆرانیمانی کرد بڵێن ساڵی 2003 وانە چەندین گۆرانی ناڵانەوە داناوە بەڵام ئیتر بڵێن لەوانەیە 15 گۆرانیمان ئەو کاتەدا نابێ لە سیوێکی ئابا ئیتر زۆرنی ئەرشیفی من فۆتە لە مۆسیقا و لە گۆرانی و لێنا هەمووی فۆتە ئەو کاسێتانە هیچی بەردەست نەکەوتەوە بەداخەوە زۆر ئیشمان کرد زۆر کۆنسێرتمان کرد زۆر ئیشی مناڵانم کرد هەنێکی لای خۆم لەوانەیە یەکدوانێکم دەستکەوتەوە لەم ئەخیرەیە بە سوتفا بە کاسێتی ڤیدیۆ بەڵام کوالیتی زۆر خراپە بەڵام جاریوە بۆ 150 مناڵم بردووە هەمووشی لەو سەر مەسەرفی خۆم لەسەر مەسەرفی خۆم باوەڕە بێت چون پیلم کڕیوە ئەو کاتە بۆ بڵێن تەجیلەکەی کە یانێنا بۆی جوان نەسەڵتەکە بێ 6 پیلم کڕێ بە 90 دیناری و کاتە زۆر گران بوو هەمین لە ساسای خۆمە کردم بە هیچ نەبێ مناڵەکان بجوڵێن حەزم لێ بوو تر وانە پارەم سەر چیم دەسەکە و لە هونەرا سەرفەرمەکە لێنا سەرەتای بنیادمانەوە بوو ینی هیوایەک لە دڵمان نبوو هەمومان زۆری نەمان ئەو هیوا ئەمان و وردەورە ئەمان نابێ بە ئەزمون بۆ داهاتوومان داهاتوو کوردستان وا جوانە بێ وا ئەبین بە خاوەنی تەلەڤیزیۆنی خۆمان وە ئەبین بە خاوەنی بەڵام ئێستا سەدان تەلەڤیزیۆن و کەناڵمانەیە کەچی ئیشەکانی ئیشی جوانمان نییە ئەنی تەسویری جوانمانەیە کلیپی زۆر جوانمانەیە زۆر دیقە زۆر بەڵام کوالیتی ئیشی دەنگ و ئیشی گۆرانی و مۆسیقاوینەکان لەو ئاسی ئێستایە نییە ئەلی بەداخەوە هەم وەکو مۆرکی کوردایەتی هەم وەکو ینی ژەنیاری زۆر باشمانەیە بەڵام مۆسیقاکانیان بە هەدەرە ڕوا بۆ لەگەڵ ڕێزمە بۆ دەنگ ناخۆشێک گۆرانی بێشێکی دەنگ ناخۆش بامی بە کۆمپیوتەر دەنگی چاکەکەن و مەبەستی نییە بەس مەبەستی حفظ زهورێک بەڵام تەلەڤیزیۆنەکان ئەوەی گرنگی ئێن بۆوانە گرنگی نایەن بە ڕۆستانەکان خۆمێکێکولانی کە زۆر ینی حەزەکەم یەکە هەموو کەسێکیش
ئەیبینێت ئەمە شتێ نییە شاراوە بێ بڵە عمەر ئەم گلەیەەکە زۆرینە ئەوەی هەستێکی هوەری تیاابێ ئەو ڕخنێ لە دڵایەت هەموو کەس مافی ئەوەی هەیە ئیشکا بەڵام ئیشی جوان بکرێت هەموو کەس مافی ئەوەی هەیە مەسە من حەزەکەم ئیشێکی تر بکەم لە ئیشی مۆسیقا بەڵام نییە ئەگەر ئیشەکە بزانم نەکەر ینی ئەو ئیشە نەزانم و بچم خۆمی پێ هەڵواسم بۆی یەک ینی جاران گۆرانبێژی زۆر دەمخۆشە بووە زۆرینیان لەبەر دین و لەبەر ئاین و لەبەرینەکە حەزیان نەکردێگەوە هەرماوە حەزیان نەکرد دەرکەون بەڵام کە دەریش کەوتون زۆرینیان دەنگێکی زۆر جوان ڕەسان کوردایەتی دەنگێکی ئاوا ینی کامەڵ مۆسیقاکانیان عەربی بۆ یان فارسی بۆ یان مۆسیقەکان زۆر باش نەبووە ئەو ئاسمانی کە لەگەڵیان نبووە ئاسوی زۆر باشیان لەگەڵان نەبووە چکە توانەکەن نەبووە مۆسیقا سەرەتا بووە لە کوردستانە بەڵام ئێستا بە پێچەوانەوە سەدان تەلەبی ئەکادمی و مەحەد و ینی شوێنە هونەرەکان هەیە ئاسوی ژەنیاری زۆر زۆر باشەیە ئامێرەکان چەندین ئامێری باشێ ینی ژەنیاری ئامێری ڕەنگە جوانەکان هەیە ینی زۆرنی ئامێرە هەوایەکان کلارنیەت نەی ینی عود ئامێرە هەوایەکان ئامێرە ژێدارەکان ئەوە هەر باس ناکرێت ئەو نە ژەنیاری جوانان هەیە بەڵام بەداخەوە ئەمانە بۆ دەنگ ناخۆشێک ئەژەنن دەنگەکان ناخۆش بووە مۆسیقاکان خۆش بووە